ژیان چیە دەوران دەورانە ڕۆژیشی لە تۆ لای من شایانە ڕۆژێشی لە من لای تۆ شایانە بڵێم چی بە شێو دایمە گریانە ویستی کەس نەبوو ئەمدا بڕانە ویستی کەس نەبوو ئەمدا بڕانە یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی ماڵەکەی بابێت سەدجار بە قورسێ خەمی تۆ هەرگیز لە دڵ دەرناچێ چونکە مانگی خوش هەر لە تۆ دەچێ چونکە مانگی خوش هەر لە تۆ دەچێ یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی لەبیرت دێتۆ چۆن نەگریای بۆ ئەدوت تۆ نەبی ژیان مەرگە بۆ لەبیرت دێتۆ چۆن منت خۆشویت دنیا دووەلا ناو دڵی منت ویت بڕیار بوونە ڕۆی هەر لە لای خۆم بی بۆ هەموو ژانێ هەر خۆت دەوام بی بۆ هەموو ژانێ هەر خۆت دەوام بی یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی خەیاڵم دەکرد تۆم لە باوەش بێ دوور بم لە خەموو دڵمی تۆ بێ ماڵی تەنهاییم دوو چاوانت بێ هیوا و دڵخۆشی و کامەرانیت بێ هیوا و دڵخۆشی و کامەرانیت بێ یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی یار یار بۆ بەچم دێڵی ئاغا وازم لێ دێنی ئای بچیت دیگۆ